بەڵێ بینەرانی ئازیز سڵاوتان لێبێت من یادگار فایەقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری کەرکووکی هەمیشە ئەزیزەوە لاگەڵتانین بۆ قسەکردن لەسەر کۆمەڵێک پرسی ڕۆژ. میوانی ئەم شەومان جەنابی کاک ڕێبوار تاڵەبانی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووکە. مەبەستمە لەم بەرنمەیە وەکو ئێوە ئاگادارن کاک ڕێبوار وەکو لە مێژووی کووردا وەکو دووهەمین کەس لە دوای پێشەوە قازی محەممەد دێت کە لەسەر ئاڵای کوردستان دەبرێتە بەردەم دادگا. بەڵام ئومێدی ئەوەمان هەیە کە ئەنجامەکەی ئەم جارەمان کە کاک ڕێبوار خۆشی قسەی لەسەرەکات لە سوودی کورد و کوردستان و ئاڵای کوردستاندا بێت. مەبەستمانە لە بەرنمەکە قسە لەسەر دادگایکردنەکە ڕوتی دادگایکردنەکە بۆ دواخراوە چاوەڕی چییە کات کاک ڕێبوار سکاڵاکان کە لەلایەن پێنج ئەندامی ئەنجومەنی پارێزگای تورکمانەوە کراون تا چەندە بنەمای یاساییان هەیە و قسەیەکی شەیە کە ئەمان ئەجوڵێندرێن کێ لە پشتی ئەمانەوە ئەیان جوڵێنێت و دش بە ئەمە بەرامبەر بە کاک ڕێبوار نییەوە کۆوتێتەوە تێ بەرامبەر بە کووردە لە کەرکووک و مەبەستیشمە پەیامی کاک ڕێبوار بزانم بۆ سەرکردایەتی سیاسی کورد چ لە کەرکووک چ لە هەرێمی کوردستان کە کەرکووکیش کوردستانیە بە هەمان شێوە پەیامی چییە و ئەوێت لە بە چ شێوەیەک لە شێوەکان لە ڕووی معنەویەوە پاڵپشتی بکەن بۆ مەبەستیشمە لە بەرنمەکە قسە لەسەر ڕیفراندۆم و سربەخۆیی بکەین لەو ناوچانەی پیانە وترێت ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم. کاک ڕێبوار تاڵەبانی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ماندوونە بن زۆر بەخێر بێن. ئەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم هەستت چییە ئەحساست چییە کە تۆ ئەبی بە دووهەمین کەس لە مێژووی کووردە لەسەر ئاڵای کوردستان دادگایی بکرێت؟ سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ بینەران بیسەران سڵاو بۆ پێشمەرگە قارەمانەکانمان لە سەنگەرەکان درندەترین مەخلوقی سەرزەوی داعش سەری ڕێز و نەوازش بۆ خانەوادەی شەهیدان. من خۆم بە کەمترین لە بچکۆڵەترین پێشمەرگە و بچکۆڵترین سەربازی ئەم کوردستان ئازانم و من نەخۆم ناگەێن من نە قازی محەممەد و نە حەدم نییە بگەمە خۆڵی سەرگەڵەکەشی کە هەمومان وەکو کوردێک فەخر و شانازی پێوەکەین و سەرکردە سیاسی کوردەکان هەر هەمویان مامۆستای منن هەمویان مەدرسە و قوتابخانەی من لەوانەوە لەو مەدرسانەوە فێری تۆزێ ئەلفوبێی کوردەوەتی فێر بوومە و ئەلفوبێی ئاڵای کوردستان فێر بوومە ئەگەنا فەزڵ بە هەموو یەگەڕێتەوە بۆ ئەو مەدرسە گەورە مەزنانەی کورد کە نەوەی دەیانەوەی وەکو ڕێبوار تاڵەبانیان هەیە بۆ بەرگریکردن لە ئاڵای کوردستان کە مەدرسە گەورەکەی قازی محەممەد بووە. هەستم طبعاً ئەکید ئەمە فەخر و شانازیە بۆ بەندەی خزمەتکاری ئاڵای کوردستان و دۆزی کورد کە لەم کەیسا ئەوم پێ بکرێ ئەسپی خۆم تاودەم و بڕیارە بەوێرانەکەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەستی برایەتی کە بەڕاستی ئەوانە پێشمەرگەی و سەربازی ونبوو نەناسراون ئەوانە بوون ئەو کەیسا داکۆکیان لێ کرد و کردیان بە فەرمان و کردیان بە بڕیار و ئینشاءالله ئاڵا کارشەکەوا بێ لە شاری کردووک ئینشاءالله. دوێنێ یەکەمین دانیشتنی دادگایکردنەکەت لە بەغدا بەڕێوە چوو ڕۆتی دادگایەکە چۆن بوو و بۆ دواخرا؟ ئێمە جارێ سوپاسی و پارێزەرە ناکەم کە ئامادەبوون لە یەکەم دانیشتن و سوپاسی هەموو پارێزەرەکانی کوردستانەکەم لە هەولێر و دۆک و سلێمانی کە بەڕاستی خۆبەخشانە هەمویان لەسەر سکەن و حەزەکەن لایحەیەکی جوان بنووسنەوە و پاڵپشتمان بوون و ئەو ڕاوێژکارانەش لە ڕێی یاسایی کاوکاریان کردین ئەوانشی لە فەیسبوک و لە مەوقع تەواصلی فەیسبوک بەشداریان کرد هەمووی سود مالیان وەرگرت لایحەیەکی جوان ئامادەکرا. پارێزەرەکانت لە کوێوەن هەر کەرکووک حالە لە کەرکووکن جارە کەرکووک جار حالە لە کەرکووکن بەڵام بتم پشتینەیەکی باش حاضر کراوە لە هەموو کوردستان هەموو یانێ توانم بڵێم فریا ناکەوم وەڵامی پەیوەندیەکانیان بدەم بەڵام ئەوە نەخەتێکم دروست کردووە لەگەڵ ئەوەی کە منسەقی پارێزەرەکانە بۆی بتوانین هەممان پێکەوە لایحەیەکی جوان دروستکەین بۆ سەرکەوتنی ئاڵا. یەکەم دانیشتن هەڵبەتە ئێمە لایحەیەکی جوانمان ئامادە کردبوو چوون و پێشکەشی سەرۆکی قەزاکە کە لە قەزای ئیداری حقیقەتەن زۆر جوان دانیشت بوو. ئێمە داوامان کە ڕەت کرێتەوە چونکە دەسەڵاتیەوان نییە ئەوان لە ساحەی بەرگریکردن بوون قازێکوتی بەس ئەوە مۆڵەتمان پێ بدەن تا 24 مانگ باش کوم تەدقیقەکەین و سێریکەین ئەگینا هیچ کێشەیەکیان نەبوو لەسەر ناوڕۆکی و لایحەیە. قسەیەک ئەکرێت لەلایەن تورکمانەکانەوە کە ئەمەیەوە کردوتانە نایاسایی و نادەستوریە کە لە 28 ئاڵای کوردستان هەڵاکەن لە کەرکووک شان بەشانی ئاڵای عێراق.
خۆشببختانە ئەو سکاڵای کە تەقدیمیان کردووە یعنی زۆر سادە و ساویلکەیە هیچ بنەمایەکی یاسایی و دەستوری نییە ئەو خەڵانی کە تیان نووسیوە زۆر سادەن یان ئیشارەت بۆ قانونی دەوڵەتەکەن بۆ مەرحەلەی گواستنەوە مادەی 53 و 58 کە 50 گواستراوەوە بۆ 140 خۆی کەیسەکەی ئێمەیەکە کەرکووک ناوچێکی کوردستانی ئەگەر بێت و ناوچێکی ناکۆک لەسەرش بێ هەر لە بەرژەوەندی ئێمێ چووکە هەو دوو شۆنێک کە ناکۆکن مافیان نێ ئاڵادا بنن لەگەڵ ئەوەی کە ئەوەی یەکەمیان کە حکوومەتی اتحادیە ئینقلابی لەسەر دەستور کردو ئینقلابی لەسەر مادەی 140 کردووە بۆیە لە 2007 سیوێکی 12 جێبەجێ کردایە و ڕای خەڵکی کەرکووکی وەرگردا ئێوە کوردستانتانەوێیان عێراقتانەوە نەی کردووە عبادی و دوو خۆلی مالکیش کە بەڵێنیان داوە لە بەرنامەی پرۆگرامەکەیان جێبەجێ نەکردووە لە مادەی 140 لە لێ سەرۆک وەزیران بەرپرسە لە سکاڵاتانە بێتم ئێمە سکاڵامانە بێ لە بەرامبەری حکوومەتی اتحادی بەڵام ئێمە کە نەکراوە تا ئێستا لە سیوێکی حوت ئێمە داوامان کرد بگەین سەر هەرێمی کوردستان و لەو کاتەیە حکوومەتی عێراقی زۆر بە کۆری بە مەجبوری هەرێمی کوردستان بوو کە بەس مۆڵەتیان پێ بدەن ئەتا حکوومەتەکەدا ئەمەزرێگەینە ئەوان بەڵام بەداخەوەکو دەیدەنی حکوومەتی عێراقی لە دوای مەلەکێت و تا ئێستا هەر ئەوە بۆ بەڵێنیان داوە ناکرۆ جێبەجێکردن ئێمەش وازام 10 ساڵ بەسە بۆ متمانەدان بە حکوومەتێک کە نەتوانێت بەڵێنەکانی خۆی جێبەجێ باشە پێکاتەکانی کەرکووک بە کورد عەرەب تورکمان ئەوانی تر تا چەندە پاڵپشتی تۆ و ئاڵای کوردستانە بەس ئەوە ڕایە بە دوو ئینەکەم پێشوی وڵامی ساڵەکەمەوە بنەکان تر خاڵەکانی تریان باسی عالەمی عێراقەکە لە ساڵی 86 کە ڕژێمی سەدام کردێتی هەموار کرا 2009 هیچ هەموار کراوەکەش هەمووی لە ساڵحی ئێمە دوایەوە لێ بۆ بڕیاری ئەنجومەنی نوێنەران جێبەجێ ناکەی کە بڕیارەکەی ئەنجومی نوێنەر عێراق خۆی شکی گومانی تیا بوو داوای ئەویان کرد کە ڕەت کرێتەوە ئەوە بوو موقفێکی هەڵوێستی هەوپەیمانی کوردستانی کە ئینسیحابیان کرد ئەوەش یەک هەڵوێز بوون ئەم یەک هەڵوێستیانە هەمووی دنیەکی جوانە تاریخێکی جوانە بۆ کورد دوای ئاخشتە لێ ئەمانەی ئامەی مەجلسی وەزەرا کە پاڵپشتە بە مەجلسی ناو یعنی هەموو وینەکانیان لە ئاستێکی زۆر نزمە یعنی بە سادەترین پارێزە دەتوانێت وەڵامی بداتەوە خەڵکی کەشاری کەرکووک خەڵک خۆشبەختانە دەی 21دا سەلماندی کە کورد و عەرەب و تورکمان نیانێش داعش بێتە ناو کەرکووکەوە یعنی هەمومان کوردستانی بە معنایەکی تر ئەیانتوانی عەرەب پێشوازیان لێ بکەوەکو چۆن لە مووسڵ پێشوازیان لێکرا و داعشیان هێنا ناوکەوە تورکمان ئەیتوانی بەلای کەمە محایدی بەڵام نەخێر محاید نەبوو لەگەڵ کووردا شان بەشانی کورد بەرەنگاری بە داعش بوون شتێکی ترماش لەبیر بێ ئێمە هەڵبژاردن کە لە کەرکووکەکە کرێ خۆ ئێمە ئەزانین ڕێژەی کورد لە شاری کەرکووک چەندێکە بەڵام ئەو ڕێژە زۆرە دەنگەدێنین لە 12 پەرلەمانتار هەشتی کووردە ئەمە فقط دەنگی کورد نییە دەنگی تورکمان و عەرەبیشی لەگەڵەوە تا ساحەیەکەیە نەتەوەیەکەیە ئێمە پێکۆژیانمان کردو کە ڕەسەنین پێکەوە بەرژەوەندی اقتصادیمان پێکەوەیە بەرژەوەندی کۆمەڵاتیمان پێکەوە هەیە خەی لە هیچ تاریخێکە کورد و عەرەب و تورکمان حتا مێژووی کۆنتر یەهودیمان تیا بۆ کریستیان پێکۆلێک کۆڵانێک و لێک گەرێک و پێکۆژیاوین ئەعنای هەمویان ئەیانەوێ کەرکووکێکی ئارام وەکو چۆن لە کوردستانێکی ئارامیان پێخۆشترە لە عێراقێکی فەوزەوی کوردەکانی ناو ئەنجومەنی پارێزگا کوت لە جیاوازەکان هەمویان پاڵپشتی تۆن لە ئێستاە هەر هەمویان سوپاسی لیستی برایەتی کەرکووکە کەم کە سەرجەم حیزبە کوردستانیەکانی تایە ئەوانەی دەرەوەی لیستی برایەتیش کە لە دەرەوە چاودێری ئەم لیستاکەن لە حیزبەکانی تر کە ئەندامیان نییە بە هەمان شێوە پاڵپشتی ئەم باشڵات کێ لە هەرێمی کوردستانەوە پەیوەندی کردووە بە ڕێبوار تاڵەبانیەوە لە سەرکردایەتی سیاسی کرد بۆ پاڵپشتیکردنت من سوپاسی سەرۆکی هەرێمەکەم کە لە ڕێگەی نوێنەرەکەیەوە تەلەفۆن کراوە پەیوەندی کراوە دڵنەوەیان بە منداوە کە ئەوان چاودێر بۆ بینەرانی ڕوون بکەیتەوە پەیامەکەی شخصی سەرۆکی هەرێم بۆ ڕێبوار تاڵەبانی چی بوو ئەوەیە کە ئێمە ئەو داوای کرد ئێمە چۆن بتوانین پاڵپشتی تۆ بکەین بۆ سەرکەوتنی ئاڵاکە منش طبعا ئاڵاکە ئاڵای ڕێبوار تاڵەبانی ئاڵای هەموو کوردێکە لە هەموو دنیا بەڵام ئێستا تۆ نوێنەرایەتی بەڵام ئێستاکەەوە کۆلەی بەری منی کردووە دادگاکە منی کۆتە بەرپرسوکە من کە بریارە ئیدارەکەم بۆ دەرکردووە چۆن تا شۆنانە ئێمەش طبعا پێپیاممان ئەوە بووە ئەمە لە ڕووی یاسایی و دەستوری ئێمە هیچ مشکلەمان نیە پارێزەرەکانیش شتی جوانیان ئامادەکرێت بەڵام بەغا سەقە ناکرێ بە دام و دەستگای قەزایی و داد لە بەغایە چونکە هەرچەنە مێژووی قەزا و داد لە عێراقا پرشنگدارە جارش خەلی تیاکەوتە بەڵام لە دوای 2023 کێشەی تیا بووە چونکە خۆتان نەزانە عێراق لەسەر ئاستێکی تائیفی و مەزەبی و نەتەوەیی دروست بووە حتا بەتایبەت قسەیەکێ لەسەر قەزای ئیداری و محکەمەی اتحادی بە شێوەیەک لە شێوەکانە وترێت پێشینەیەکی باش و عادلیان نییە لە مامەڵەکردن لەگەڵ جای بووە کە کێشیان بۆ دروست بوو ینی کەواتە تۆ داواکاری چیە داواکاریمەوە بۆ لە سەرۆکی هەرێمەوە سەرکردایەتی سیاسی کورد کە ئەوانش زۆر سپاسیان دەکەم هەموو سەرکردە سیاسەکان چی لێکێتی لە پارتی لە گۆڕان لە یەکگرتو لە کۆمەڵ و لە بزوتنەوە حزبی شوعی کوردستانی هەموو حیزبەکانی تر حزبی سۆسیالیست حەمیکاکە حەمەی حاجی مەحموود خۆی
شخصیان پەیوەندی پێوە کردوم کوڕەکەی خۆی جەرگی خۆی داوە لە پێناوی کەرکووکە و خۆشی تەلەفۆنەکە من قەرزاداری ئەوم هەمویان پاڵپشت بوون ئەمێنێتەوە لەوانە ئیشی سەرەکی ئێستاکە ئێستا دەست پێکە نەوەکم کەیسەکە بەلایەکە بەرن بەرەو سیاسەتی بەرن چونکە ئێستاکە جەنابتان ناگاتان لێە و بینەرە نەگەلێتی عراق بەرەو هەڵبژاردنەچێ سەکێ بڕکێکی زۆرە لە بینی کوت لە سیاسی عراقەکان شیعە و سونە تورکمانیشی لەگەڵا بێ کە کێ بتوانێت ئاڵەیە دابەزێنێ لایەنی ئەوانەوە شەڕی دابەزاندن و یانانە خوارەوەی ئاڵای کوردستانە هەچ کەسێک بتوانێت ئەو کەیسە بباتەوە ئەو بخۆی بێتە هینێکی دیایەکی انتخابی باش بۆ 2010 ئەو بێنێ ئێمەش ئاڵای کوردستان نامان کەیسی هەڵبژاردن نیە ئاڵای کوردستان نامان مێژوویەکی 100 ساڵیە خەونێکی 100 ساڵیە و ئایندەیەک چاوەڕێکە نەوەیەک دوای ئێمە چاوەڕێکە لەژێر ئاڵای بەحەوێت و جا لەبەرو ئێمە ئەگەر ئەوان دیای انتخابیە لە ئێمە قەزیە لە ئێمە ئیمانە لە ئێمە وەیەکە ئەو ئاڵایە تازە نابێت دابەزێت چۆن پێشمەرگە ئێستاکە 1050 کیلومتر ئەپارێزێ بۆتە دیفاکتۆ کەسێک بووی نیە بلێ پێشمەرگە لە سونەدا دەچێت بۆشیان نییە من وازام ئاڵای کوردستان بێتە دیفاکتۆ هەرچ بڕارێک دەچێت بوتت ئاماژت بەوەدا کە لە ئێستادا ئەوان وەکو تەحەدایەک سەیری ئەم پرساکەن و ئەیانەوێ ئاڵای کوردستان بێن نەخوارەوە بەپی زانیاریەکانی من پێم خۆشە تۆش ڕاشکاوبی لە وەڵامدانەوەم ئەوترێت پارەیەکی زۆر بۆ پارێزەرەکانی ئەو پێنج کەسە کە سکاڵیان لەسەر تۆ تۆمار کردووە تەرخان کراوە پارەیەکی خەیاڵیان بۆ تەرخان کراوە تۆ تا چەندە ئاگاد لەمەیە و لەم ڕۆوە دیسان پەیامت چیە بۆ سەرکردایەتی سیاسی وەڵای من ئەمەم پێگەشتووە لە ڕێگای پارێزەرەکان زانیاریەکە تەواوە تا ڕادێکی باش و هەردوو لە هەم بەرەی تورکمانی هەمیش ئەو ئەندامە عەرەبی کە لە ئەندامی پەرلەمانی عێراقا پارێکی زۆریان بۆ تەرخان کراوە حەقیقەتەن من لە ڕێی پەرلەمانتارە عێراقیەکانیشەوە ئاڵاخان و ئەوانەی تریش کە اتصال بە بنەوە کرد ئەوانش حەزیان کرد پەرلەمانتارێکی هاوشێوە بەرامبەریاندا بنێن چونکە ئێمە لێمان تێک نەچێت یانجار وا هەیە هەندێک قەزایە هەیە دەورە بینێ قووەتی ئەو محامیە شەمە جارمان بەڕێز بام جارە لەیوت هێنی کورد کەیسەکەی حەقا بەڵام محامی باشی شێوێ جا محامی لاست نەبێت لەوانەیە لاسا مەحەڵە بەوە نەچێت هەرچەند من مطمئنم لەم پارێزەرانی کە سەر ناو کەیسەکەیان کە لێ هاتوون بەڵام باسی میزانی ئەنجومەنی پارێزگا بکەم بەخوا من لەو ئاستەیانیم کە ئەوان بتوانن نەمیزانێک ئەسڵەن تەخسیسێکمان نییە بەناوی ئەوەی کە کەواتە لە سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکوومەت و بەرپرسانی کوردەوە ئەبێ بێنە سەر خەت بۆی لەم مەسەلەیە پاڵپشتی تۆ بن چونکە ئەمەیان تەنها لایەنە معنەویەکە نیە بەڵکو ئەوان بەلایەنە مادیەکە شەیانەوە بیبنەوە بە تاکید ئەوان لایەنی مادی پارێکی زۆریان بۆ داناوە و لەوانەیە لە پارەش بتوان تەسیر لە مصدەری قەراریش کەن گال لە قەزایە بێت یاخود لە کت لە سیاسەکان بێکیانوێ فشارێ بکەن بیکەنە پروپاگندەیەک بۆ انتخاباتی دا هیوادارم ئەم پەیامە بەڕوونی گەشت بێت بە بەسکردایەتی سیاسی کورد کاک ڕێبوار تاڵەبانی قسەیەک لەسەر ئەوە هەیە ئەوترێت خەڵکی تر لە پشتی ئەم پێنج کەسەوەیە هەرچەند ئەوەش قسەیەکی ترە کە نۆ کەسن تەنا پێنجیان هاتوونەتە سەرخەت چوارەکەی تر ڕەنگە پاڵپشتی تۆ بن بە شێوەیەک لە شێوەکان بەڕوونتر پرسیارەکەم بکەم ئەوترێت مالیکی لە پشتی ئەم قزیەوەیە من بە دووری نازانم چونکە ئێستا عێراقی خۆی نییە عێراق سیادەتی لەدەست خۆی داوە جار ینی کەسێک ناتوانێت خۆی لەوە بدزێتەوە کە ئێستا ئێمە تەسیرێکی دەرەکی لەسەر قیاداتی عێراقی هەیە چی ئەو تەسیرە تەسیرێکی دراوسێ بێت چی نێودەوڵەتی بێت چی بابەتێکی تر بێ و بە تاکیدیش عێراقەکانیش یعنی ئێمە جاروایە باسی مەسەلەن ئەم حەشدی شعبی کە دروست بووە خۆ حەشدی شعبی ڕاستە بە فتوای مەرجعیەت و سیستانی بۆ ڕاستە ئێستا خوێنێکی باشیان داوە لە پێناوی بەرقەراربوونی عێراق بەڵام ئایا بە تەنیا سیستانیە جەماعاتی زۆر دروست بووە ئەمە سەر بە نەسڕوڵڵای لە لوبنانە مەسەر بەکیە لە ئێرانە مەسەر بەکیە لە خامنێ ئێمە یعنی وادام وای لێ هاتووە قووەت و هێز و ئەوە سیاستی شوای لێ هاتووە خەڵکانێکەیە بۆ خۆیان ئەو قیمەتیان نییە لە عێراقا بتوانن تەسیریان نەبێت لە مەزدەری قرار بەڵام بە پاڵپشتی هێزە دەرەکیەکان دەوڵەتە دەرەکیەکان ئەتوان ئەم کەیسە ئەوانش دەستێکی دەستێوەردانی بکەن و خەڵکێک شەیە خەون بە کەرکووکەوە بینە با بزانن کەرکووکی بەس کوردستان نییە کەرکووکێکە چاوی نێودەوڵەتی لەسەرە چاوی دەوڵەتە دراوسەکانی لەسەرە جاروای ئەمە کە ئاڵاکەمان بەرزۆ کرد مێدیای دەرەوە هەموو هەتا UN بیانی تۆ چیت نیگەرانی بێ ئاڵایە کە خەڵکی کەرکووک بڕای لێداوتەوە بۆ کەس نەبوو یان بەداخەوە عەبادی لەو کاتێت کە لە تورکیا و ئایاوت ئاڵا نایبەستێتەوە عەبادی سیادی شکا بوو ئەوە جوابی دایێتەوە بتیاوە کەیسێکی داخلی خۆمانە بێ عیلاجیکەین هەڵوەڵامیشی نەبوو وهكذا بە کەیسەکانی ترکە هەموو بینەر و بیسەرزانن دەستێوەردان چۆنە لەم قەزایانە تۆ بەنیازی بچیتە ژێرباریەوەی ئاڵای کوردستان بێنیتە خوارەوە
من چەند جار وتومەتەوە من نەخێرەوە ڕێبوار تاڵەوانی ناتوانم من ئەوە باوەڕ ناکەم کەسی جورئەت بکە وەکو ئەوەیە کە ئێستاکە بە پێشمەرگە کاتبووە کەرکووک و سنووری کوردستان هەندێک لە تورکمانەکان لە پاتسایانە بێ پێشمەرگە بڕاتەوە بۆ وازان پێشمەرگە خوێنی ڕشت لە پێناوی خاکی کەرکووک و خاکی کوردستان بۆ هینە باین ئیشەکەن بێن لای تۆ دنیات بۆ ئازاد کەن دوای بڕۆنەوە ئەو خوێنی خۆی تەبەڕەکە یاسای نێودەوڵەتی ئەلێ خوێن لە هەر شوێنێکڕشا ئەو کەسا بێتە بەشێک لەو خاکە ئەمریکا خۆی ئستەکە لە عێراق لێتەوە چکە خوێنی ڕشتۆ لە عێراق چکە پێشمەرگی ئەمریکی لێرانە خوێنی بەخشاندنەوە لە پێناوی ئازادکردنی عێراق ڕزگابوو لە دەستەدا بەم ئاسانی نییە کە دا بوون بۆ ڕێبوار تاڵەبانی نییە ئاڵای کوردستان دابەزێنتە خوارەوە چینی ئەوەشم لێ کەواتە کەرکووکیەکان و کوردستانیەکانش دڵنیاکەیتەوە کە بە هیچ شێوەیە گاڵای کوردستان لە کەرکووکنیان نەخوارەوە وەکو خۆم ڕێبوار تاڵەبانی بەش بە حاڵی خۆم من ئستقالەکردن و لابردن لەسەر پۆستەکەم زۆر گەورەتر لەوەی کە ئاڵای کوردستان نزیکی منەوەکم دای بەزێن بخوارەوە باشە لە قسەکانتە بە شێوەیەک لە شێوەکان و لە وردە گفتوگویەکی پێش بەرنامەکەش باسێکی ئەوەمان کرد کە سەرکەوتنی ئێوە بە نوێنەرایەتی کوردستانیەکان لەم قەزیەیە لەم کەیسەیە بە شێوێک لە شێوەکان سەرکەوتنی ڕیفراندۆمە بەرەو سەربەخۆیی لە کەرکووکی ئێوە چۆن خۆتان ئامادە کردووە بۆ ڕیفراندۆم و ئەو بڕاوەتەوە کە کەرکووک و تەواوی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی داری هەرێم بەشداری ڕیفراندۆمەکەن بۆ سەربەخۆیی کوردستان من ئەمە طبعاان بە هەلێکی باش ێزانم بە ئاشتبوونەوەیەکی باش ێزانم من ئەو پەیامەم هەیە کە بە نەیارانی دۆزی کورد و کوردستانە دەم کە دڵیان خۆش نەبێت کە کورد ئێمە چێ لە بینی خۆشمان کەیسی سیاسیمانە بە کێشەی سیاسیمانە بە جیاوازی بیر و بۆ چونمان لەسەر هەر کەیسێک بێ بەڵام مەسەلە نەتەوایەتەکانی مێکین ئاڵا یەکمانی خستووە ڕاستە قستاکە وەزعێک دروست بووە لە کوردستان قەیرانێک دروست بووە ئەمە تا ئەوە لە هەموو ماڵێکیشا دروستە بێت و ماوەیەکە و نامێنێ ئێمە شتێکی کۆمانەکاتەوە کە مەسلەی نەتەوایەتە ئەگەر ئەم کەیسە ببینەوە ئینشاءالله بە پاڵپشتی بە حەول خۆتی خوا و پاڵپشتی دڵسۆزان لە هەرێمی کوردستان ئێمە بێتە پێشینەیەکی باش بۆ بەڵێ بۆ ڕێفراندۆم بۆ ئستفتا لەو کەیسەشەی بینەوە چونکە ئێستاکە ئەگەر بێت و ئەوانەی کە لە ڕقن لە حزب نارەکانی دژ بە کوردستانی بوونی کەرکووک ئەگەر چی بەشێک لە نەتەوەی عرب و بەشێک لە نەتەوەی تورکمانە ساحەی تورکمان و گۆڕپایی تورکمان و عرب نییە بەڵام ئەمە دووبارە ئیسلمێنێک کە چۆن پێشمەرگە دیفاکتۆ بوو کە عالەمیش بۆیە دیفاکتۆ یەکسەر دێنە سەر ئەمری واقعیان تەواو وادام سربەخۆییش و ڕیفراندۆمیشە بێتە دیفاکتۆ لەبەرەوە ئەو هێز و توانایان تیان نامێنە جارێکی تر بەردەوام بە لە ناریکردنی ئەم پرۆژە پیرۆزەی کە هەموو کتاکی کورتخەونی پێوە خۆتان ئامادە کردو بۆ ڕیفراندۆم کۆمیتەی ڕیفراندۆم سەردانی کردوون ئێمە تاکو مستانەکە نەخێت بەداخۆ چاوەڕێن بڕیارە سەردان بکەن بڕیارن ئەی تەبعانە بێت چووکە ئێمە بەستم پەیوەندیەکەی لە نێوانتانەکە کات دەستەی ناوچە کوردستانەکان پەیوەندی بێ من و کرد و حقیقەتەن دوسێ جار حەزەکە لیستەکانیش ببینە لە بێجگە لە لیستی بەری بەس ینی برایەتی ئەوە بەری تورکمانی و لیستە عەرەبیەکانیش بدینە بۆی ڕێخۆشکەرێک بێت و گفتوگویەک لە بینی هەر سێ تەرەف ڕوو بدات کەسێکیش سوالێکی و دڵڕاوکیەکێ لە ئایندەی ڕیفراندۆمەکە دڵناوایان پێ بدەین کە ئەم ڕیفراندۆمە هەموو نەتەوەکان مافەکان لە پارێزێت غێری ئەوە کەسی تر اتصالی نەکردووە باشە خۆتەزانی ڕیفراندۆم وردە ئیتر وەکو ئەوترێت لە عەرەبی عەدی تەنازولی دەستی پێ کردەوە بەرەو ڕیفراندۆم چۆن کەرکووکیەکان ئامادە ئەکەن بۆی دەنگدانیان بە بەڵێ بێ بۆ ڕیفراندۆم یەکەم هەنگاو طبعاً هەڵبەتە ئێستاکە وازانم خبری خۆشخۆشەیە هەواڵەکان کە متابعەکە لە میدیاکان نزیک بوونەوەی زیاتر بۆ ئەو دڵئینە بابێت تەموو مژەی کە ئەو عاجزی کە لە بینی حزبە کوردستانیەکانە هەیە هێواشەوەش بە ڕۆحێکی گەورە و ڕۆحێکی ئەوەی لێ ناوێت لەم تەنازولی گەورەیی لە لایەک لە هەر لایەکەوە دروستە بێت تەنازولێکی گەورەی بۆ یەکتری دروستە بێت کە خۆیان پێی سەرفرازە بن واچ کەسێکیش بۆ تەنازول لاستێ وازام گەورە بێت ئەوە ڕنگدانەوەی لەسەر کەرکووکە بێ یەکەم شت بزانین ئەمان بەرەو ئاشتەوایی ئەچن بەرەو ئاچن کە کەیسەکە تەقبولکەن واز بێن لە تەشە و لە یەکتری ئەو ناخۆشی و ئەو گلیانەیەکەیە لەبەر خاتری قواری کوردستان و دەوڵەتی کوردستان و سەر بەخۆی ڕیفراندۆم و بەڵێک و وازی لەبێن ئەوە ڕنگدانەوەی زۆر باشەیە بەسەر کەرکووکەوە هەنگاوی یەکەمە بێ چونکە کەرکووکیەکانش بە هەموو من بەشێکن لە هەرێمی کوردستان دڵیان خۆشەوێ بە نزیک بوونەوە و بە یەکتر قبولکردن و هاتنە سەر نێفسی گفتوگووە ئەمە کە داوامان وایە و کەرکووکی ئەوان ینی تا زۆر نزیک بوونەوە تا زۆر تەنازولکەن بۆ سواد ئێمە بەشی دووەمیشی ئێمە وەکو ئەنجومەن وەکو پارێزگار ئەم بابەتەمان باس کردووە
دەستیبراتی باسمان کردووە هەمومان لە ئامادە باشیان هەموو کەرەستەکان تەواوی فراکسیۆنەکانی ئەنجومەن ئامادەن بۆ ڕیفراندۆم هەمویان وازانم کە تاسە کەس نەبووە کەسە بووە ئەترازی هەبێ بڵێ نەبوو نەخێر بەڵام وەکوتم ئەو هیچ فراکسیۆن نەخێر هەمویان لەگەڵین و هەمووشیان چاوەڕی ئەو ئاشبوونەوە و نزیک بوونەوەیە کە ساکە لە هەرێمی کوردستان هەنگاوی باش بەرەو هەنگاوی باشەچێت باشە مەبەستمە ئەم فرسەتە بخۆزمەوە بۆی پرسیاری حەویجە بکەم ئەوترێت تا حەویجە کۆنتترۆل نەکرێتەوە کەرکووک کەرمەترسی لەسرە هیچ زانیاریەکتان هەیە وەکو سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە بە شێوەیەک لە شێوەکان هەنگاوێک بنرێ بەم زوانە ئەوەی کە لەسەر زاری قایدی عامی خواتی مسلحەیە عبادیە کە سەردانی کەرکووکیشی کردکاتی خۆشی داوامان لێ کرد پەلە بکەن لە حەویجە دیارە ئێمە پێش ئەوە کۆلێن اتفاقێکی سیاسی و اتفاقێکی عسکەری هەماهنگگی عسکەری و سیاسی جەنابی سەرۆک بەرزانیش لە بەغاکە ئەویش کە چوون لە لەندەن یەکتریان بینی اتفاقێک هەر هەیە دەبین یەدوو تەرەف سیاسیەن و عسکەریان چونکە کێشەکەەوەیە کێ ئارزەکە ئاگرێت دوایەوە عربە سونەکان من خۆم لەگەڵ تورکمانی جارێکی جەنابی سەرۆک کە هات بینیمانی ئەوانیش داوایان کرد بەڵام وتمان اتفاقێکی سیاسی بپیکرێ پێش اتفاقێکی عسکەری دیارە سونەکان من ئێستاکە کرد لە نزیکەوە گامبیان عربی سونەی کەرکووک و حەویجەش کە جاران قەنەعەتیان نەبوو پێشمەرگە پاڵپشتیانە پشتیاندا بۆی پاڵ بەغا دەیان سەردان و سەدان سەردانی عبادی و قیاداتی عسکەریان کرد بەڵام هیچیان دەست نەکەوت ئێستاکە ئاگام لێ مەیعوز بوونە ئێستاکە خواخۆیانە کە جنابی کاک مەسعود وەکو سەرۆکی پێش ئین وایە بەشی پێشمەرگەی کە بەرامبەری قایدی ئامی خواتی سەتەمە ناکەن جارێکی تر داوا بکەن لە سەرۆکی هەرێمی کوردستان پاڵپشتیان کە بۆ ئازادکردنەوە زیاتر چاویان لەسەر هێزی پێشمەرگەی کوردستان نەتاوەکو پشتی شعبی کە حاڵەتی مرۆیەکەی ناو حەویجە بەڕاستی زۆر سەختە زۆر ناخۆش ئێمەوەکو ئینسانی بوونە بێ بیرکردن لەو حاڵەتە و دیارە عبادیش بە تەمانیە جای حەویجە ئازادکە ئەیەوێت تەلەعفەر و سنووری عێراق بپارێزی و قائیم و ڕاوە و هەموو پێتان وایە وەکو کارتی فشار لەدات و بەرامبەر بە کورد بەکاربێنرێت بۆیە دواخرێ بەشێک لە سیاسەتەکەیان ئەوەیە وەکو دای ئەنا بەرامبەر بە کەرکووک یعنی هەر کاتێک ینی وەکوی بۆی دڵڕاوکێک بۆ خەڵکی شار وەکو چۆن لەم ڕابردووە هەفتەی ڕابردووە دیعایەکیان بڵاوە کردەوە کەەوە داعش خۆی خەرکۆتە بە تەمایە لە کەرکووکدا کە سوپاس بۆ مححوەرەکانی هێزی پێشمەرگە کە ڕۆژنامەکەنێکی ڕۆژنامەنووسیان کرد جنابی کۆستا ڕسول و میحکاکەی وەوان کەوتیان هیچ مەترسێک لەسەر کەرکووک نییە دڵنەوەیەکیاندا شاری کەرکووک یعنی ئەیانەیە ئەو پامەش دایمە بگێنن کە کەرکووکیەکان ئێوە لە حاڵاتێکی مستەقلین هەتا ئێمە نین هەتا حەشدی شعبی نەیە تا کومێز عێراقی نەیە ئەو هێزەی کە کەرکووکی بەجێهێشتووە دوا پرسیارم کاکرێبوار مەبەستمە وەکو ئاگادارین لە مانگی سێ و پێشتریش جنابی دکتۆر نەجمەدین کەریم ڕۆڵێکی باش و باڵای هەبوو لە هەڵکردنی ئاڵای کوردستان لە ئێستادا کە دادگایان لە تۆ گرتو و تۆ بنە بەردەم دادگا پاڵپشتی دکتۆر نەجمەدین کەریم چەندە بۆ تۆ و چەندە گرنگە لە ئێستادا زۆر بە کورتی ئێمە چۆن پێشووتریش هەمانگیەکی باشم بۆ لەگەڵ دکتۆر نەجمەدین ئەوش زۆر بەڕێزەوە زۆر لە خەم خۆری ئەم کەیسەیە بەردەوام ئێتەساڵم پێوەکە و دانیشتنمان بەردەوام کردووە ئەویش بەردەوام هەموو ئیمکانیەتی خۆی خسۆتە بەردەم ئەنجومەنەوە کە بتوانێم کەیسە بەرەو سەرکەوتن بچێت و تاکو مستاکەش هەردووکمان لە تەنسیقێکی بەردەوامە پرسیاری دیکە بوو بەڵام کات هەرهێندا و کارە کاکڕێبوار تاڵەوانی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک زۆر زۆر سپاس بۆ کاتی کە بە ئێمە و بە بینەرانت بەخشی مادوونە بن سوپاسانەکەم هەر بژین بەڵە بینەرانی ئەزیز باسی ڕۆژ لێرە لە کەرکووکی زێدە ئەزیزەوە کۆتایی دێت تا باسی ڕۆژێکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم ماڵتان لەگەڵ کوردستان هەمیشە ئەوەدان بێت خواتان لەگەڵ